لەوەتەی بوویمە کابانی پاشە وەزم بە تەواوی تێکچووە. وەرە قوڕ بەسەر ڕۆژە 3 جاران بەسەر ئەو گردەی بکەوە وەرە خوارێ. ئەوە خەفەتە کورە هەر سوپاسشم ناکا سوپاس. ڕۆستە نانی ئێوارەم چی لێ هات؟ ڕۆستە نانی سبەینەم چی لێ هات؟ هەر وەختە شێت بم لە دەستی شێت. ڕۆستەم کوانانی نیوە ڕۆم، ڕۆستەم کوانانی ئێوارم. وهات گەورم وهات. ژێمە خواردنەکەم ئامادەکردیە لە بۆ پاشای خۆم، پاشای باش و چاک. ئەوەی ئێستا دەیبینی ئەوە خوڕماڕوونە بەخوێ. ئەوەی دیشیان ئەوەیان نیسکە بە ئاوی تووری، هەر پەنجەی خۆ لەگە دەخۆی. بەسە بێزار بووم لەو خواردنە ناخۆشانە. هەموو ڕۆژێ یان نیسکە یان ساوارە یا خوڕماڕوونە. شتی دیکەم دەوێ ئەو خواردنانە بگۆڕە. هەر ئێستا داندۆک بەجێزەرم لە بۆ ئامادە دەکەی، دەی زوو بڕۆ. داندۆک بەجێزەر گەورم، هەر ئێستا بە چاوان ئامادەی دەکەمە تو لێرە دانیشە. ئەوە چی بۆ؟ داندۆک بەجێزەر؟ داندۆک بەجێزەر چییە؟ گەورم بینامانە پرسیارێکمەیە، بەس تووڕە نەبی، بە خۆت دەزانی داندۆک بەجێزەر چییە؟ باش دەزانم چییە. ئەی خوایە کوشێت بووم لەدەست ئەو پاشایە نەو سنەی. داندۆک بەجێزەر، داندۆک بەجێزەر. ئەو دەبی چێوی؟ ئێوارەت باش گەورم، ئەمە یەکێکم لە باخەوانەکانی دانستانی پاشای گەورەمان. لەبەر ئەو پەیوەندی بەهێز و توندەی لە نێوانماندایە گوتم لەوانەیە بەرداغێک شەربەتی جێزەرم بە قەردی سەربەنگ بدەنێ. وەڵڵا بابە باش دێڕانەوەستی، هەر ئەوە مابوو داوای قەردی دەکا. داندۆک بەجێزەر، داندۆک بەجێزەر بزانم. ئارێ وەڵڵا ئەوەتە دیتمەوە. ئۆ بزانم کەرستەکان چی دەوێ؟ 1 کروێشی مام ناوەندی، 4 پەتاتا. کروێشێک؟ کروێشێک کورە وەرە بە قوربانت دەم، وەرە پاشا هاتووی دەوێ، کروێشێک وەرە. پاشا ئەمنی لەگەڵ نانی ئێوارێ دەوێ؟ ئەو بەڕاستیتە؟ ئەوە چەند ڕۆژە پاشا داوای تو دەکا. نەمزانی بەو ڕادەیە ناسراوم. ئەدیکو ناوی لە تو نایە داندۆک بەجێزەر. داندۆک بەجێزەر؟ ناوەکی چەند ئەنتیکەیە. بەڵام من خۆم ئامادە نەکردێ و ناتوانم بچمە لای. خەمت نەبینا ئەدی ڕۆستەم ئیشی چی ئەگەر نەتانێت و ئامادە بکە؟ دەفەرموو سەرکەوە. زۆر سپاس دەکەم. هەندێک تووری قانگ لەگەڵ سەوزەوات، لەگەڵ خێ و بەهارات، هەندێک ساس. وای وای چ زەوقێکی هەیە، ئەو هانانی لەگەڵم دەخوا. خەنی لە خۆم کەروێشێک بووم. پاشان کەروێشتێکە بکە ناو فڕنی و هەتا 350 پلا گرمی بکە. 350 پلا؟ کوراوە زۆر زۆرە لە بۆ من. ئەرێ بەڕاست لە بیرم هاتەوە، ئیشەکی کەم هەیە، پێم خۆش بوو پاشای گەورەمان ببینم، بەڵام ناتوانم با لە بۆ جانێکی دیکەمێ. ئەگەر ئاسای دەڕۆی دەی بڕێی خۆت دابگەڕێەوە ناو فڕنیەکەت هەتا بێم. باشە باش، مێشکم چوو. ڕۆستەمۆک خواردنەکەم چی لێ هات؟ زوو بینە دەی. ئەوە گەیشت قوربان بەسەر چاو، ئەوە گەیشت. فەرموو ئەو خواردنەی ئەتوو داوات کرد بوو بەدەستی خۆت هەڵیدەوە. ئەو داندۆک بەجێزەرە هێشتا باش نەکوڵایە. بڕۆ جوان جوان ئامادەی کە ئەو جەبیهینەوە ئێرە، ئەگەر نا بەسمێلەکەتەوە هەڵدەواسم. زوو بڕۆنا ئەو فڕنێ دەی نێ دەرێ دواتێکرد لە من ڕادەبڕم. با وەختەکەی دابنێمەوە بزانم زۆری پێدەچی. وای چەنگەرم بوو. ئۆ پێگەیشت. چێش لێنەر. ئەوەش داندۆک بەجێزەر. دەست و چاوت خۆش. هیچ خوایە وەرە. پاسەوان! خوای ئەو زوڵمەی هەر نەبی یا ڕەبی. کابانێکی دەزڕەنجینمان دەوێ. خاوەن شکۆی بەڕێز ئەوە خواردنەکەی جەنابەت داوات کردبوو. ماشەڵڵا تامی ئەو داندۆک بەجێزەری چەند بەجێزەری ئاسایی دەچی. ئەی دەست و چاوت خۆش.
خۆ دیتان بە یەک جێزەنی پاشایەکی گەورەم ڕازی کرد بەڕاستی کابانەکی زیرەکەم